بە خێراتتان دەکەین دیارە ئێمە ئەمڕۆکو ئەندازیارانی کشتتوکاڵی سنووری ئیدارەی ڕاپەڕین یادا شتێکمان پێشکەش بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین کرد بەمەبەستی خەرجکردنی دەرماڵەی ئەندازایی بۆ ئەندازیارانی کشتتوکاڵی کە لە لایەن حکوومەتی عراقی فیدراڵەوە بڕیاری لێدرا و لە سەرەتای مانگی سێەوە خەرج دەکرێت بۆ ئەندازیارانی کشتتوکاڵی پارێزگاکانی عێراق جگە لە هەرێمی کوردستان بۆی ئێمەش بمافی خۆمان مانزانیوە کە ئەم دەرماڵە ئەندازەیە سەرف بکرێت بۆ ئەندازیارانی کشتتوکاڵی هەموو کوردستان و بە تایبەت سنووری ئیدارەی ڕاپەڕین بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین زۆر پشتگیرمان بوو هاوکارمانە و نووسراومان بۆ دەکات بە وەزارەتی دارایی و وەزارەتی کشتتوکاڵ و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوی ئەو دەرماڵەیە بۆ ئێمەش خەرج بکرێت لە دوای تەشکیلبوونی حکوومەتی داهاتوو. ئێمە لەسەر فشارەکانی خۆمان بەردەوام دەبین هەوڵی بۆ دەدەین بۆ مەبەستی خەرجکردنی دوو جۆرە با بڵێن فیئەیە دەرماڵەیەک لە 35 بۆ ئەو ئەندازیارە کشتتوکاڵانەی کە لە با بڵێن ناو دائیرەکان و لە فەرمانگەکان و ئۆفیس کار دەکەن دەرماڵەیەکیش لە بەڕێژەی لە 150 بۆ ئەوانەی کە لە دەرەوەی فەرمانگەکان و سەرپەرستی پرۆژە کشتتوکاڵەکان و کاری مەیدانی دەکەن. ئێمە بەردەوام دەبین لەسەری نەخێر تا ئێستا لە کوردستان سەرف نەکراوە بەس لە عێراق سەرف دەکرێت. دەرماڵەی ئەندازەیە کە ناونیشانی کۆلێجی کشتتوکاڵ گۆڕاوە بە کۆلێجی زانستە ئەندازیاری کشتتوکاڵەکان کە تا ئێستا هەر کۆلێجی کشتتوکاڵ بۆ ئێستا بۆتە هەندەسە ئەندازیاری کشتتوکاڵی بۆیە دەرماڵەیەکەیە بە ڕێژەی لە 135 و بە لە 150 بۆ ئەندازیارانی کشتتوکاڵی ئێمەش مافی خۆمانی دەزانین وەکو ئەندازیارانی کشتتوکاڵی کوردستان داوای دەکەین و لەسەری سوود دەبین هەتاوەکو مافەکانی خۆمان دەگەین.